الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وشویستان سەرکردەی ئایندە و خوا ئامادەکەر و خوا حازرکەر بۆ ئایندەیەکی گەشتر ئینشاءالله. سلامی خواتان لەسەر بێ. خوشحاڵیم بۆ دیدارە ئینشاءالله ماوەیەکی باشتان بگرێتە سەر و بێگومان چەندە دەوروبەر خزمەتەکەن ئەبێ خۆشت ئەوەنە ئیستیعدادت ببێ بۆ ئەوەی کە ئەو جوانیە وەرگری و سەرفی بکەی و بیخەیتە قاڵبی پێویستی خۆی. قسەی چاک و کاری جوان ئەگەر ئینسان خۆی ئیستیعدادی نەبێ بەلایە تێپەڕەکە و ئەڕۆ. ئەبێ خۆمان ئامادە بین بۆ وەرگرتن. بەڕێزان گرنگە کە گەنجەکان بە تموح و بە خەون بن وەکو ئەڵێن. تموحیان ببێ بەکەم ڕازی نەبن و خۆیان ئامادە بکەن و بەردەوام بن لەسەر خۆ پێگەاندن. هەر کەسێ ئەوەی پێ نەبێ ناتوانێت پێشکەوێت بێگومان. مراوەحەکە لە جێی خۆی ناتوانێت بچێتە پێش. ئەبێ جارێ بزانین سەرکردە لەم ڕۆژگارە ئەتوانی بڵێ جەماعیە، کاری سەرکردایەتی جەماعیە، فەردی نییە. بەڵام ئەوانەی کە پێکی هێنن پرۆسەکە ئەنجامەدەن و ئەبنە سەرکردایەتی ئەبێ ئیستیعدادیان ببێ، ئەبێ ئامادەییان ببێ، ئەبێ لێهاتنیان ببێ. بەعزێ لەو لێهاتنە معدەنە، مەوهیبەیە، خواکردیە، جیناتە هاتووە بزانن لە باو باپیرەوە، یاوەکو ڕاهێنانە، ئەزموونە، تەجروبە وەرگرتنە، خوێندنەوەی خەڵکی ترە، سوود وەرگرتنە لە خەڵکی تر. هەردووشی تەواوکەری یەکن. بە یەکیشیان تەواو نابێ، بێ هەردووکت ببێ. زیاد و کەم تەبان. هەیە مەسەلە مەوهیبەیەکەی زۆرترە، هەیە ڕاهێنانەکەی زۆرترە، بەڵام گرنگە کە ئەو سەلیقەیەی ببێ، سەلیقەی یا توانای زیادکردن و پێگەاندن و بەسەرکردەبوون. مەسەلەیەکی تر گرنگە ئەویش ئەوەیە کە دەرخکردن و تەڵقین بەخۆکردن و ئەوانە کەم بکەینەوە. یعنی وامان لێ بێ کە لە هەر مەسەلەیەکە بە نەفەسێکی، بە هەناسەیەکی لێکۆڵینەوە و حتا نەقدی مامەڵە بکەین بۆ ئەوەی وامان لێ بێ خۆمان ئیبداع بکەین، خۆمان داهێنان بکەین، خۆمان لە شتێکی تر بخوێنینەوە. هەمیشە کەسی سەرکردە ئەو کەسەیە کە ئەو معلومەیە کە لایەتی جامد نییە، معلومەکە شەقبەستوو نییە، توانای زۆرکردنی هەیە، بە زیادکردنی ئەو معلومەیە هەیە، شتی تری لێ هەڵەگۆزێت، شتی تری لێ وەرەگرێت. گرنگە کە ئەو توانایە لە خۆتا ئەگەر هەیە پەرەی پێ بی، ئەگەر نیشە ئیجادی بکەیت. چونکە بەتەمامی هەمووی معلومە بێ بدەنێ، خۆت ئیبداع نەکەی، خۆت داهێنان نەکەی، ناتوانی کاریگەر بی، ناتوانی سەرکردە بی. بۆیە لە فقهی ئیسلامیە ئوسوول فقه هەیە. ئوسوول فقه ئەو زانایانەی کە پێیانەون
پیانەوەتێ ئوسوولین ئەوانن قاعدەیان داناوە قەواعید و ڕێسایان داناوە بۆ خوێندنەوەی ئەحداث و ڕووداوەکان لەسەر قیاس لەسەر شتی تر حکمیان وەرگرتووە ئەوانەی ئەم ئوسوول فیقها ئیحتیمام پێ ناکەن کە گروپێرە ئیسلامیەکان لەسەر پەیابوون خەریکیەوەن کە هەمیشە نەسەکە وەرەگرن و ئیتر خۆیان ئەبنەوە تەفسیرکەری نەسەکە ناچن ئیستفادە لە تەفسیر و توێژینەوەی خەڵکی تر بکەن زانای مختص لەو بابەتە ئەوانە ئەتوانی بڵێ فقێکی جامیدیان هەیە و زۆر وشک مامەڵاکەن لەگەڵ شتەکان و بۆیە بینی حاڵەتێک دیارە کە بۆتە دیارەیەک لەناو بەعزێ لە ئیسلامیەکان ئەمە تەمان لەکوێوە دروستە بێ لەوە کە مەقاسدی بی ئامانج لە شتەکان مەبەستت بێ کە ئەوەش بە زانست ئەکرێ بە لێکۆڵینەوە ئەکرێ بە خۆ خەریککردن ئەکرێ بە توانا بوون لە شەخسەکە گرنگە من لە بیرمە ساڵێک ماڵمان چوو بۆ گوندێک هەموو دیوتانە زەڵم گوندێکی خۆشە بەهار بوو چووبووینە دەر کە ئەچیتە دەر بەرەو شاخەکە پردێک هەیە ئەگەر لە بیرتان بێ پردێک لەسەر پردەکە بەڕەحمەت بێ دەرەجەی عالی بێ باوکم و چەند کەسێکی تر بوون وارێکە ئەو ماندوو بوو پیر بوو تاگەیشتی لە پردەکە مانوو بوو ئیتر دەوێ وەسەین ڕۆژە کەنارێکی بوو دانیشتی تەمەن وەختەکە دوا عەسر بوو خەڵکی گوندەکە ژنان لەسەر ڕان و ئەوانە هاتبوونەوە ئەوە نێچن بۆ شۆر شیر دۆشین و نەزانم بۆ هاتنەوە لێوە هاتن بە بەردەمی ئێمە ئەچوون ئیحراجە بوون و ئەوانە تەوان من گەنج بووم بەڵام هەر لەخۆ ئەو بیرەم بۆ هات گوتم ئەمە ئەبێتە سابقەیەک بۆ ئەو گەنجانەی کە بێن وەکو ئێمە لێرە بوەسن بەڵام بەو نیەتە خراپەی خۆیان عەرزم کرد ئەمە لێرە کارێکی ئەبێتە سابقەیەک ڕێگە ئەین بە خەڵکی تر کە ئەمە بکە خۆ ئێمە تەبان معلومە باوکم و ئەوانە پێوە نەبوون جا تەمان ئەو چونکە مەلایەکی دیار بوو ئوسوولی بوو زۆری پێخۆش بووتی ئەم بیرکردنەوەیە گرنگە لە حەدەسێک قیاسێک قاعدەیەک بدۆزیتەوە نەک وشک لە هەموو حەدەسێ بتەوێت خۆی بەتەنیا لەو حەدەسە چیتر بیناکرێت چیتر وەرئەگیرێ زۆر گرنگە بۆیە لێرەوە پێڵێن ئەحکامی عەزیمە ئەحکامی قودوە ئەوانەی ئایانەوێ سەرکردە بن یا ئایانەوێ پێشەنگ بن ئەبێ حسابی ئەوە بکەن کە ئەحکامی ئەوان جیاوازن لەوانەیە بەعزێ شت لەسەر ئەوان باش نەبێ بۆ خەڵکی عادی تەبیعی بێت چونکە چاولێکراون خەڵک حسابی تریان بۆکە گەنج ڕاستە پێویستی بەوە هەیە کە هاوکاری بین بەڵام فێری پاڵنان نەبێ باشە هەروە هەموو شتی بۆ ڕەخسابێ و خۆی ئیبداع نەکە خۆی داهێنان نەکە خۆی مانوو نەبێ لە داهێنانی باشترە بۆیە وتراوە کە بۆ گەنج وا باشە کۆسپەکانی سەرڕێ لابین نە ئەوە پاڵینی لە بەخۆشی و ناخۆشی هەر پاڵنێ چون بەوە فێری حازرخۆریە بێ خراپەوە فێری ئەوە ببێ خۆی داهێنان بکە خۆی بخوێنەوە بکە خۆی بزانێ کە ئەم ئیشە خراپە چەندش خراپە
لەوانەیە بۆ ئەو خراپتر بێ لە یەکی تر مادام ئیستعدادی ئەوەی تایە کە ببێتە پێشەنگ و سەرکردن. شتێکی زۆر گرنگ هەیە لە مەسەلەی ئیشکردن. ئینسان کە ئیشی کرد بێگومان هەڵاکە. لە گەنجە بەتایبەتی لە مراهقەوە دەست پێکا ئەو حاڵەتە خۆی بە منەزەه و پاک و ناجح و ئەوانە ئەبینێت وازانێ ئەمیشە ئەبێ وابێت کە ئەوەش هەڵەیە وانە. ئەوانەی کە هەڵە ناکەن ئەبێ بکەونە شت لە خۆیان ڕەنگە نەزانێ هەڵە چییە. ڕەنگە موشکلەی ئەوە بێت تەحدیدی و تەشخیصی هەڵەی بۆ ناکرێت. چونکە ئەگەر تۆ ورد چووتە ناو مەسەلەکە جاری وایە شتێ بۆ من هەڵەیە بۆ تۆ هەڵە نییە. کەواتە هەڵە هەر بەردەوامە. ئەوانە کە بە فەشەل بوون بە هەڵاکردن بۆ نەهاتن ئەژنانە شیە زۆر خەتەرە وەزعیان. ئەبێ هەڵەکردن بە بەشێک لە تەمرین و ڕاهێنان بزانی. تەبێ ئیشە هەڵە بکەیت. مەدام ئیشەکەی هەڵاکەی بێگومان. خاڵێکی تر گرنگە کە بە سەلیقەی خۆت هاوکاری هاوکارەکانت بی یا مامۆستاکانت بی بۆ تەختیت نەهات تەنفیزی بی. یعنی زۆر جار وا فێربووین کە گەنجەکان تەنفیزین. خۆ بەرز نین، دار نین، ئینسانن. ئینسان و ڕەنگە باشتر لە حاڵی ئەو چینە بەلای توێژە باشتر بزان لە ئێمە. کەواتە بێ پەراوێزێک هامشێک بۆ تەختیت لە گەنجە بەجێ بهێڵین. زۆر گرنگە ئەوش. یعنی ئەبێ گەنجەکان تەختیتیش بن لە بازێشتا، تەنفیزی بن لە بازێشتا، هەر تەبیعیە. بازێجار سەلیقەی قیادیمان وایە کە گەنجەکە هەر ئەوەیە تەنفیز بکە، بڕۆ ئەو بکە ئەو بکە ئەو بکە وەکو ئالەت. تەوان چۆن نەزانی بەوا کە ئەوە زۆر موهمە، زۆر سەرکەوتووە کە تۆ چۆنی و تۆ وای کردو. ئەوە بەشێکی جوانیەکەیە. بەڵام جوانی لەوە جوانتر ئەوەیە کە لەو تەنفیزە ئیبداعی کردبێ. سەلیقەی خۆشی خستبێتە ئیش. شتێکی کردبێ کە تۆ پێت نەوتوە ئەو لە خلالی ئیشەکە بۆی معلوم بۆ وا نەکا باشە وا بکا باشە. بازێ جار برا و خوشکە پیرەکانمان توندن ئەیانەوێ ئەو گەنج کۆپی ئەو بێ. یعنی ئەو چیەڵێ ئەویش وا بێکاتەوە وا بکە کە دەقیق نییە ئەوە تەوان. کۆپیکردن هەڵەیە. ئەبێ پەراوێزێک لە خصوصیەتی گەنج لە تواناکانی، لە تەمەنی، لە سەلیقە و زانیاری و پێزانین و لێهاتنەکانی دابژێ. کەم و زۆر تەوان هی وایە زۆرتر مەجال بۆ خۆی دروستەکات و ئیسپاتیەکە. بە مرور ئیسپاتەکە کە ئیبداعی هەیە، توانای هەیە، پێشخستنی خۆی هەیە. هێشە چەند ساڵە ئیبینی هەر وەکو خۆیەتی ئیتر هیچی لەسەر بینا ناکرێت. زۆر جار بیستمانە حکمت ئەڵێن ئەوە حکمەتە، ئەوە حەکیمە، ئەوە حکمەتە. حکمت یعنی کار لە جێی خۆیە، شت لە جێی خۆیە، یعنی پڕ بە پێسی خۆی. ئەمە شتێکە وەکو بڵێ یەک و یەک ئەکاتە دوو. بێگومان وایە بازێ شت هەر وایە کە شت لە جێی خۆیە ئەو ئامانجانەی کە هەیە بیپێکێ بە تەواوی ئەو پێڵێ حکمت. مەسەلەن داعوە ئەڵێن داعوە بە حکمت بکە. داعوە تۆ هەدەف چییە لە داعوە؟ بانگکردن و بانگخوازی هەدەف چییە؟ ئەوەیە ئەو شەخصە هیدایەتی ببێ نەچێتە جەهەنەم بچێتە بەهەشت. مەبەستەوە نییە؟ چاکە بکە، خراپە نەکە. ئەمما ئامانجە جوانە
ئەبێ ڕەنگ باتەوە لە ئیشەکە. کەی ئەمە ڕوئەدا؟ وەختێ تۆ لەو داوایەتە بە حکمت مامەڵاکەی، یعنی مەقاتی مامەڵاکەی لەگەڵیا، جاری وا هەیە زۆر، جاری وا هەیە کەم، جاری وا هەیە مەسەلەکە ئەخوازێ چاوپۆشی بکەی لە بەعزێ قسووراتی، بەعزێ نوقسانیەکانی، جاری وا هەیە مەسەلەکە ئەخوازەیە کە سەتری نوقسانیەکانی بکەی نەیگێڕی، جاری وا هەیە هەڵەیەکی گەورەیەکە بەڵام ئینسانە. خوا جەل جەلالوهو حەکیمە، سەتاریشە. شتێک ڕوئەدا لە برایەکت لە خوشکێکت سێرەکەی بەدڵت نییە یا پێویست نییە و نابێت شیوا ڕووبدا، بەڵام ڕوئەدا. ئینسانە، مەلائیکە نییە. چەند گرنگە تۆ نەهێڵی ئەم شەخصە بەم نوقسانیەوە بناسرێ، سەتریکەی. چەند گەورەییە بۆ تۆ، چەند بۆ تۆ گرنگە کە مسەیتر بی بەسەر خۆتە، چاوپۆشی بکەی. خوا چاوپۆشیەکە، خوا لێبوردەیە، ئێمەش ئەبێ ئەو خوانە بگرین، ئەو ڕەوشتە جوانانە بگرین. هەمیشە گەنج وا مەشهورە، مادام تەجروبەی کەمە لە بەعزێ مەشاکلی ژیان و خۆشی ئیندفاعی داخلی ناوخۆیی ناخی خۆی پڕە لە جۆش و خڕۆش، وا مەشهورە کە هەڵەشەیی لێ ئەوەشێتەوە. هەڵەشەیی یعنی تەهەور، یعنی انفعال، یعنی گەرم بوون، داخبوون. ئەمە متەوەقعە، یعنی ئەمە شتێکە کە چاوەڕێی ئەوە ئەکرێ لە گەنجێک. پیرێک و گەنجێ وەکو یەک تەعامل لەگەڵ حەدەسێکە، مامەڵە لەگەڵ ڕووداوێکە ناکەن، تەبیعی ئەوەش. بەڵام هەردووکیان ئەبێ سنوور نەبەزێنن و هەردووکیان ئەبێ مەنتیقێک حاکم بێت، تەحەکوم بکا لەسەر. نابێ گەنجێک وا بزانێ هەڵەشەیی دروستە. هەڵەشەی حاڵەتێکی دەرونیە، ئەبێ سنووری بۆ دانێ، ئەبێ خزمەتی خۆی بکا بەوەی کە سنوور بۆ توانە جبلی و خەلقەتیەکانی خۆی دابنێ. نابێ خۆی شلکا بۆ خۆی چۆنەوا بکە، ئەبێ بزانێ ئەو شتێک کە هەیە باشە یا خراپە. چونکە ئەگەر وانە بێ، جاری وا هەیە تۆ لە ڕووی خەلقۆ، لە ڕووی بایۆلۆژی و شتێک ئەخوازی، بەڵام باش نییە شتەکە. و باش نییە و خراپ نییە، میزانێکە ئەبێت تەحەکوم بکا لەسەر هەموو مەوجوداتی ئینسان. کەواتە جاری وا هەیە پیرێکیش ئەخوازێ ئینفعال بکە، تووڕە بێ. شەرت نییە تووڕەی بۆچی دروست کراوە لە ئینسان. جاری وا هەیە پێویستە تووڕەیی، بەڵام عادەتەن پیر ئەگەر تووڕەش بێ، ئەتوانێت زەبتی خۆی بکە تا سنوورێک دانێ بۆ تووڕەیەکەی. بەڵام ئەگەر گەنج، چونکە گەرم و گوڕی هەیە، ئەگەر تووڕە بێ ڕەنگە سنوور ببەزێنێ. ڕەنگە ڕەسمێکی ناشرینی لێ بگیرێ، چونکە تووڕە لە کێ بێ؟ لە گەورەترێ لە خۆت یا لە کەسێکی تر کە ڕەنگە عیبدار ببێ. تووڕەیی لە کێ تووڕای بێ؟ باوکەکە لە تۆ تووڕای بێ تەبیعیە، چونکە نازی زۆرە، خزمەتی کردووی، هەموو وجودی تۆ بەسراوە بە ئەوە، قەرزاری ئەوە. بەڵام تۆ لە ئەو چۆن تووڕای بێ؟ کەواتە تعبیرکردنی ناڕازی بوون لای تۆ نابێت بێتە تووڕەیی. ئەگەرچی تووڕەیی ئەو حاڵەتە ئەخوازێ تووڕە بێ، بەڵام تعبیرکردنەکەی ئەبێ بەسرا بێ بە منظومەیەکی ئەخلاقی و ئەدەبیەوە کە تعبیرەکە وابێ کە تێبگا ناڕازیت، بەڵام تێش بگا کە تۆ ئەدەب نابەزێنی. گرنگە گەنجەکانمان فێری نەقدی بەنا ببن،
نەخدی بنیاتنەر ڕەخنا یعنی هەر تەسلیم بوون و بەڵێ قوربان نە باشە نە بەرهەمی شێ بێت. ئەگەر بزانێ بۆ واکەی جار و وار کە ئەیکەی شتێکی باشە، بەڵام هەر نەزانی هەروە فێر بووبی هەر بەڵێ بکەی هەڵە دەرەچێت. ئەم ڕەخنەیە چۆن بنیاتنەر بێ ئەبێ خۆت مانوو کردبێ، ئەبێ ڕێوشوێنی ڕەخنەکەت دۆزیوێتەوە لە ڕووی علمی و زانستیەوە بڵێ مەسەڵەن شتێ بخەیتە ڕوو کە ئەو کەسە کە ڕەخنەی لێگری قەناعەت کە بڵێ من ئەوەم نەزانیەوە بۆیە، یعنی قەناعەتی پێ بکەیت. اینجا هیچ کاتێکی سنوور نەبەزێنی چونکە سنوور بەزانن شتەکە تێکەدا، شتەکە تێکەدا، عەلاقەکە تێکەدا، خزمەت ناکات. تۆ بۆچی ڕەخناگری؟ بۆ ئەوەی کە ئیشەکە بێتە ڕاستە یا ئیشەکە بە هەڵە نەڕوا، خۆ ناتەوێت بەرامبەرەکە بشکێنی. بەڵام قەناعەتێکی شێ هەیە خوێندنەوەیەکت هەیە بۆ ئەو مەوزوعە ئەبێت دەری بڕیت. کەواتە دەربڕینەکان زەرورن بەڵام بە ئەدەب و بە ئادابێکی خۆی. ئەوە وات لێ ئەکا کە تۆ بەینە سوتور خوێنیتەوە، یعنی شتی نەنووسراوە، سەتر هەیە دێڕەکە بەینە سوتوریش هەیە، پێچێ مدحیەکێکە ئەڵێ ئەو شەخسە وردەکاری زۆرەکە بەینە سوتورە خوێنێتەوە، یعنی بینی دێڕەکان ئەڵێ کاغەزی سپیە خوێنێتەوە، یعنی خەلفیەی شتەکە ئەخوێنێتەوە، یعنی ئەزانێ ئەو شتە یاوا تێگا، ئەو شتە کەوترا، ئەو شتە کە کرا، ئەوە هۆکارەکانیەتی و ڕەنگە ئاواش بڕوا بگاتە ئەو نەتیجەیە. ڕەنگە هەڵەش بکەی لەو تەقیەمات و لەو بۆچوونانە، بەڵام ئەبێ خۆت فێری ئەوە بکەی کە خەلفیەی شتەکان بخوێنیتەوە، ئایندەکانیشی بخوێنیتەوە تاوەکو کەسێکی ئیبداعی و داهێنانکار دەرچی. ئەوە کورتەی ئەو باسانە بوو کە حەزم کرد بۆتانی هەڵڕێژم، جای تر چەندەی کەڵکەگرێ ئینشاءڵڵا کەڵکەگرێ.